وام ليرة بوشيكو مەسعود بارزانی لەبارەی دۆخی هەرێمی کوردستانەوە پەیامێکی بڵاو کردەوە و چەندین ئاماژەی لەبارەی دۆخی ئێستای هەرێم و ئایندا تێدا ڕوون کردووەتەوە. هەرچەندە پەیامەکەی بەشێکی زۆری جەختکردنەوەیە لەسەر قسەکانی پێشووی، بەڵام بە بڕوای چاودێران ئاماژەی ئەرێنی تێدایە. بارزانی لەبارەی چارەسەری قەیرانی هەرێم دووپاتی دەکاتەوە. چارەسەری قەیرانی سیاسی هەرێم بەم شێوەیە دەکرێت کە حیزبەکان بکەونە گفتوگۆ و پارلەمان کارا بکرێتەوە و سەرۆکایەتێکی تازە بۆ پەرلەمان هەڵبژێرێت، چونکە بۆ هەموو لایەک ڕوونا ناکرێت ئەوانەی بوونەتە سەرچاوەی قەیران دووبارە سەرۆکاتی پارلەمان بگرنە دەست. ئەوەش دەڵێت هەروەها حیزبەکان لەسەر ئەوە ڕێک بکەون حکومەتێکی نوێدا بمەزرێت و بەڕێزێکیش بۆ سەرۆکاتی هەرێم هەتا کاتی هەڵبژاردن دەستنیشان بکرێت. من مەسعود مستەفا بارزانی سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و پەیامەکەی بارزانی سێ ئاماژەی ڕوون لە خۆ دەگرێت. یەکەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بۆ چارەسەری قەیرانەکان کە ئەمەش دانانی مێزێکی دانوستانە بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان، ئەوەش خواستی پارتیە پاشەڕی مووسڵ بۆ پێگەێنانەوەی حکومەت و پارلەمان. دووەم پێگەێنانەوەی کابینی حکومەت و پەرلەمان، هاوکاتیەوەش دانانی سەرۆکی کاتی بۆ ماوەی چەند مانگێک تا هەڵبژاردننی داتوو کە لە ئێسادا ئەم پۆستە زۆرانە پارتیان خسووەتە ژێرباری فشارێکی زۆرەوە و زۆرینەی هاوڵاتیان و پارتە سیاسیەکان ڕەخنەکانیان ئاڕاستەی پارتی دەکەن و فشارێکی زۆر بۆ ئەو پارتە سیاسی هاتووە. سێهەم جەختکردنەوە لەسەرەوەی نابێت سەرۆکاتی پەرلەمان بدرێتەوە بە بزوتنەوەی گۆڕان لە خولی نوێیدا ئەگەر پێگات. ئەوەش وەکو پێشمەرج باسکراوە لە ناو وەرەقەکەی مەسعود بارزانی. ئاماژەکانی ناو پەیامەکەی بارزانی ئەوە پیشان دەدەن دوای زیاتر لە ساڵێک و مانگێک لە پەکخستنی پەرلەمان و پەککەوتنی حکوومەت هێرێم ئەم پەیامە جیاواز لە پەیامەکانی تری بارزانی چەند ئاماژەیەکی ئەرێنی تێدایە. ئەوانیژەوەیە جگە لە داواکاری بۆ کۆبوونەوە وەرەقەیەک دەخاتە سەرمێزی دانوستانەکان بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان قسەی لەسەر بکەن. ئەم دۆخەش بۆ گواستنەوەی قۆناغی دوای شەڕی مووسڵ و هەڵسەنگاندنی دەرفەت و مەترسیەکان لە بەردەم داهاتووی کووردا ڕەنگە بابەتێکی گرنگی گفتوگۆ بێت کە بەلای لایەنە سیاسیەکانەوە سەرنجی زۆری لەسەرا. بەشێک لە چاودێران وای دەبینن دوای پەیامەکەی بارزانی هەرێم دەکەوێتە بەردەم دوو ئەگەری زۆر بەهێز. ئەویژەوەیە لایەنەکان بە پێش مەرجی خۆیانەوە لەسەر مێزی گفتوگۆ کۆ دەبنەوە و چارەسەرێک بۆ دۆخی سیاسی هەرێم دەدۆزنەوە و ئەم دۆخە تێپەر دەکەن. لانیکەم ئەگەر بە شێوەی سنووردار بێت ئەمەش چاوی ئەمریکەکان و نەتەوە یەکگرتووەکان و ئەوروپای لەسەرە و خواستیان لەسەرە ئەم کۆبوونەوەیە بکرێت. ئەگەری دووەمیش ئەوەیە قسەکانی بارزانی سەرنجی لایەنەکان بۆ خۆی ڕاناکێشێت و دۆخەکە وەکو خۆی دەمێنێتەوە کە ئەوەش دووبارە هەرێم دەباتەوە حاڵەتی چەقبەستووی سیاسی، بەڵام بە شێوێکی خراپتر لە جاران. ئەگەری بەهێز ئەوەیە پەیامەکەی بارزانی لایەنەکان لەسەر مێزێک کۆبکاتەوە، ئەوەش ڕەنگە هەلێکی تر بداتە لایەنە سیاسیەکان و ئاسۆیەک بەڕووی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بکەنەوە.